بەڕاستی ئەمە کە وەکو کۆمەڵێک دانیشتوانی شاری زەیتون زۆر تاکید دەکەینەوە لەسەر مەوزۆی قوتابخانە و هەروەها دایانگە و هەروەها باخچەی ساوایان. بەڕاستی ئەو مجەمەعەکە نزیکەی لە 4,000 خانیە تا ئێستا یەک مەکتەبە و مەکتەبەکەش تەواو نەکرایە، نقصانیەکی زۆری هەیە. هەرچەندە ئێمەش بەڕاستی وەکو خەڵک عریزەمان نووسیوە و دایتوانە ئیستیسمار بە زوا دیارە ئیستیسمار بڕێک خەمساردا، چونکە بەڕاستی ئەو جیهەی ڕسمیە مەفروضە زەقت لەسەر کۆمپانیا بکە، چونکە هەر ئەوە ئەرزی بۆ تەخسیس کردووە و ئیدی هەموو ئیشەکان لای ئەو ڕاهی دەبیتن. پێویستە بە زووتری کات بەڕاستی ئەو مەکتەبەیە تەواو بکات، چونکە ئێستا منداڵەکانمان هەموو لە ناو دووسێ خانووە کرایتە مەکتەب، بەڕاستی هیچ شروعتەکی ئەوەی خوێندن و ئەوەی تێدا نییە. ناکرێت یعنی بەڕاستی پرۆژەیەکی وا گەورە هەتا ئێستا ئەو کەم و کورتیە هەبێتن و طبعاً کەم و کورتەکان لە ناحیەی سکیوریتیە، لە ئاوڕۆیە، لە هەروە لە با بڵێن مەکتەب و دایانگە و شتیوە مەنتقەی سەوزایی. ئەو پرۆژە گەورەیە تەمەشای مەنتقە سەوزاییەکانی بکە، هەمووی دارە لە 30 سانتیم لە 40 سانتیم بەرزتر نییە.